شاری سلێمانی بووە شوێنی کۆبوونەوەی خاوەنکارانی پارێزگاکانی عێراق بۆ گفتوگۆ و قسەکردن لە سەردانانی ئەجێندە و بەرنامەی کارکردنی کەرتی تایبەت لەسەر بنەمایەکی گشتگیر و وردی زانستی بۆ هەماهەنگی کەرتی گشتی و چارەسەری کێشە ئابوووریەکان لەو کۆبوونەوەیدا کە خاوەنکار و سەرمایەدارەکانی هەشت پارێزگا بە نوێنەرایەتی هەموو پارێزگاکانی عێراق بەشداریان کردووە و خاوەنکارانی سلێمانیش نوێنەرایەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن دەستنیشانی ڕێگا چارەسەریەکانی کێشە و کەم و کورتی ئابوووریەکان دەکرێت و ئەو پێشنیار و ڕاستپاردانەی کە کەرتی تایبەت گەڵاڵەیان کردووە لە پرۆژەیەکدا دەدرێتە ئەنجومەنی نوێنەران و سەرۆک وەزیرانی عێراق. کۆبوونەوەکەش لەلایەن یەکێتی خاوەنکارانی بەغداوە سازدراوە و سەرۆکی یەکێتیەکەش ڕای دەگەیەنێ سلێمانی گرنگی خۆی هەیە هەر بۆیە دوایین کۆبوونەوەیان هێناوەتە ئەم شارە و لێرەوە ڕێگە چارەسەریە ئابوووریەکان دەدۆزنەوە. هذه المحافظات عقدت 8 هەشت پارێزگا بە نوێنەرایەتی تەواوی پارێزگاکانی عێراق بەشدارن لەم کۆبوونەوەدا کە تایبەتە بە هەڵسەنگاندن و دیاریکردنی ئەجێندای کاری خاوەنکارەکان کۆبوونەوەکان لە بەغدادەوە دەستی پێکرد بەڵام باوەڕمانوا بوو کە دەبێت کۆبوونەوەی کۆتایی لە شاری سلێمانی ئەنجام بدرێت ئەویش بەهۆی ئەو کاریگەری و تایبەتمەندیەی کە ئەم شارە هەیەی و باوەڕیشمان پێیەتی هەر ئەوە ژوای کردووە زیاتر لە 6 پیاوی سەرمایەدار لە کەرتی تایبەت و نوێنەرانی حکوومەت و نوێنەرانی نێودەوڵەتی و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی ئێستا و پێشووتریش لەگەڵ وەزیران و خاوەنکارەکان ئامادە بن. ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی سلێمانی کە کۆتا کۆبوونەوەیە تێیدا دەستنیشانی ئەجێندای کار و پێشنیارەکانی کەرتی تایبەت بۆ کارکردن لەگەڵ کەرتی گشتی حکوومەت دەکرێت و دواتریش هەموو پێشنیارەکان دەدرێتە خاوەن بڕیار و لایەنە پەیوەندیدارەکانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشە ئابوووریەکان. کۆبوونەوەی خاوەنکارانی پارێزگاکانی عێراق لە شاری سلێمانی وە خاوەنکارانی هەرێم ڕای دەگەیەنن گرنگی زۆری هەیە چونکە لە سەداسی هەموو پیشەسازی عێراق لە شاری سلێمانیدایە. ئەمان یەکێتی خاوەنکارانی عێراقی کە سلەیمانیان دەستنیشان کردووە بۆ ئەم کۆنگرەیە هەڵبەتە ئەزانن کە لە سەداسی پیشەسازی هەموو عێراق لەم شارایە و ئەمنیەتی خۆی هەیە و لەبەرەوە ئێمە وەکو یەکێتی خاوەنکارانی سلەیمانی ئەم استیفادەیەکی گرنگ لەم دیراستەکەین و ئیزافەی بۆ ئەەکەین و دوای ئەوە هەوڵین لەگەڵ حکوومەتی هەرێمە بیخەینە کارەوە. گرنگی ئەمە زۆرە بۆ شارەکەمان یەکەم بۆ ناسینی خاوەنکارانی شارەکەمان بە شارەکانی تر پارێزگاکانی تری عێراق بەڵام کە زیاتر کە گرنگە ئەم ئەجەندایە لە کوردستانەوە دەستی پێکرد لە چەندین کۆبوونەوە لە هەولێر و لە سلێمانی کرا ئەجندایەکە پێشکەشەکرێ بە حکوومەت بۆ چارەسەرکردنی باری ئابووری وڵات لە هەموو بوارەکانی کەرتی تایبەت دەگرێتەوە ئەڵێن ئەمە چارەسەرە. لەو کۆبوونەوەی شاری سلێمانیدا کە کۆتا کۆبوونەوەی خاوەنکارانی عێراقا ئەو راپۆرت و لێکۆڵینەوانە هەڵدەسەنگێندرێت کە پێشتر لە شاری بەغدا ئامادە کراون و دەکرێنە ڕاستپاردەی کۆتایی وەک پرۆژە و بنەمای کاری ئایندەی خاوەنکارانی کەرتی تایبەت کاری لەسەر دەکرێت. کۆبوونەوەکە 2 ڕۆژ دەخایەنێت و جگە لە خاوەنکارانی شاری سلێمانی کە بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان بەشداریان کردووە ئاریەک لە پارێزگاکانی ئەنبار و بابل و بەسڕە و پارێزگای کەربەلا و میسان و نەجەف و سەلاحەدین و واسط بەشداریان لە کۆبوونەوەکەدا کردووە. دلێر کەمال کورساد نیوس سلێمانی.